ڕاستەکەی ئەمە هەر وەکو دامەزراوی میدیایی نادیا وەکو کەناڵی ناسی بە فەرمیەوە ڕاگەندووە کە وریا حەمەکەریم گیان لە دەستدانی وریا حەمەکەریم ڕۆژنامەنووسی بە توانای NRT خەسارەتێک بوو بۆ میدیای کوردی پێش هەموو شتێک خەسارەتێک بوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ پێی کە وریا حەمەکەریم یەکێک بوو لە ڕۆژنامەنووسە هەرە شالاکەکانی ئەم ناوچەیە لە پارێزگای هەڵەبجە لەم دوایانەشدا پرۆگرامی کێ بوو بەناوی گەڕیدا ئەگەڕا بەناو شارەکانی هەرێمی کوردستان تەنها شارەکانی خواری و عراقیش وریا حەمەکەریم ڕۆژنامەنووسێکی بە جورئەت بوو بوێر بوو و من خۆم پێکەوە هەمیشە چەندین دۆسی یاساییمان هەبوو سکاڵای یاساییمە لەسەر تۆمارکرا بوو لەسەر وریا حەمەکەریم لەسەر کەناڵی NRT بە پێکەوە بەدەم ینی ئەو سکاڵای یاساییانەوە چوونە بەدەم ڕێکاری یاساییەکانەوە وریا ڕۆژنامەنووسێکە کە دەگمەنن ئەو ڕۆژنامەنووسانی کە بوێرە و چاونەترسەوە زۆر بە وریاییەوە بە ناوەکی خۆیەوە زۆر بە وریاییەوە کارێکن لەسەر ڕووداوەکان بۆ ئاشکراکردنی بابەتە هەستیارەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی لایەنە ئیدارەکانی پارێزگای هەڵەبجە یان ئەو بابەتانی کە پەیوەندیان هەیە بە پرسی گەندەڵیەوە وریا دەستێکی باڵای هەبوو لە NRT بەداخەوە کە لە دەستماندا دوایین بەرکەوتنتان لەگەڵ کاگوریاکەی بوو بۆ شتێک من و وریا ئەتوانم بڵێم دوو هەفتە جارێ پەیوەندی تەلەفۆنی لەبێمانە هەبوو بە پێی کە وریا هاتشوویەکە زۆر لە ناو بارەگای کەناڵی NRT داوامی نەکرد کەم یەکمانە بینی دەڕۆژ بۆ دوو هەفتە پێش حساب یەکمان بینی بەڵام لەم چەند ڕۆژەی پێشووە پەیوەندی تەلەفۆنی لەبێمانە هەبوو کە لە چەند ڕۆژی داهاتووە ئەبوو لە دانیشتنێکی دادگای سلێمانی ئامادە بین بۆ دۆسەیەکی ڕۆژنامەنووسی کە سکاڵامان لەسەر تۆمارکرا بوو بەڵام داخەوەی تر مەرگ ڕێگەی نەداکە یەک ببین جارێکی تر وریا حەمەکەریم لە سەرەتای دامەزراندنی NRTەوە پامێرێکی زۆر باشی NRT بوو لە شاری هەڵەبجە توان بڵێم چالاکترین پامێرەکان بوو دوایی لە ساڵانی دواترە دەستی کرد بە کاری بەرنامە و ینی بەرنامەی خۆی وەرگرت ینی هەنگاوی باشی نابوو پێشکەوت بوو لە کارەکەیە و لە وەرزی نوێ NRT بەرنامەی گەڕیدەی هەبوو کە یەکێک بوو لە باشترین بەرنامەکانی NRT و هەر ئەم شەویش بەتەما بوو بچێ بۆ تۆمارکردنی یەکێک دیکە لە بەرنامەکانی گەڕیدە بەڵامی تر ئەو ڕووداوەڕیدا بەداخەوە کۆستێکی گەورەیە بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان و بە تایبەتیش بۆ کەناڵی NRT شوێنی وریا پڕ ناکرێتەوە لەبەرەوەی وریا بە ئەزمونێکی باش تێپەڕی توانی یەکێک لە میدیاکارە پڕ ئەزمون و چالاکەکان لە ناو میدیاکانی کوردستانە هەر زۆر وریا ینی وریا لەو ڕۆژنامەنووسانە بوو کە جگە لە کەناڵی NRT لەگەڵ هەموو میدیاکارەکانی تریش پەیوەندی باشی هەبوو هەتا لەوانی ناو هەڵەبجەش ینی بەدەم هاوڕێکانمانەوە بوو تەنانندێکێک لە بەرنامەکانمان وریا ئەوەندە دڵسۆز بوو بە پرۆدیوسەری کە بەرنامەکە اختصاصی خۆشینە و بەرنامەی دەرو دەرمانمانێکێک بوو لەو بەرنامانی کە بەرنامەکە پزیشکیە بەڵام هەستێکی ئەزانێ ئەتوانێت خزمەتکە یارمەتیان بە هاتبوو بۆ پرۆدیوسەری ئەوە جگە لە بەرنامەکەی خۆی ئەو زۆر جارکە شتی گرنگ ئەبوو لە هەڵەبجە وریا خۆی ڕامانەسپات راپۆرتێ کرد یان جاری وا هەر پێشمان نەئەوت خۆی راپۆرتی ئامادە کرد ینی لەوە دەرچوو بوو کە ڕاستپێرەیە پێی بڵێ ئەم شتت هەڵەیە ئەو شتت ئەوە چاپکە خۆی هەموو شتەکانی تێپەڕاندە بوو ینی وریا کۆسێکی گەورەیە بۆ ئێمە بەڕاستی دوعای خێرەکەین کە ئینشاڵڵا خۆی گەورە لێ خۆش بێ و سەبوری دایکی بدا و هی برادەرەکانی و بەڕاستی بۆ ئێمە ینی هینێکی قورسە دەزانێکی قورسە